سلام علیکم واران چۆن باشین هیوادارم هەموو لایەکتان تەندروستان باش بێ من پۆڵا لە بابەتی زۆ گرنگ گەڕام وڵاتان ئەمە زۆر کات هاوڕێیان دەپرسین یاخود ئەوانی کە لە بواری ئایتی یاخود ئەوان دیانەی بێننە بواری سایبر سکیوریتی و هاکی ئەخلاقی دەیانەوێ چەند نازان چۆن دەست پێ بکەن ئایا بە چ بابەتێک دەست پێ بکەن چۆن بێننە مۆزوعی بابەتەکە ئەگەر تۆ سەرەتای من ئامۆژگاری دەکەم وەکو برەیەک ئەو شتانە بکە بە دڵنیای وەزەر لە 100% دڵنیات دەکەمەوەکەوە زۆر سوودی هەیە. یەکەم بابەت کە هەندە توڵمانیە لەباری سایبر سکیوریتی پێویستە تۆ لێیان شارەزابی. بابەت یەکەم کە پێویستە تۆ ینی ئەو توڵانە بەکاربێنی یەکەمیان بروسویتە باشە ئەمەیە ئەم بروسویتە چییە؟ ئەم بروسویتە پێ دێ لە بابەتی وێب سکیوریتی ینی تۆ دەتانی سایتی پێ هاک بکەی سایتی پێسکان بکەی لاوازی لە سایت بدۆزیەوە تا حدێک دەتانی سۆشال میدیاش پێ هاک بکەی فەیسبوک ئینستاگرام و بابەتانە بەڵام بە چەند تاکتیکێکی جیاوازتر من لە کۆرسەکەدا باسم کردووە. ئەم بروسویتە نرخی ساڵانەی $500 من لە چناڵەکەمدا بە بەلاش دامناوە. ئەگەر دەتەوێ بەشداری بکەی و دەتوانین نامێکم بۆ بنێریم بروسویتە زۆر باشە گشت هاکەرەکان بەکاری دێنن و بەرنامجی زۆر بۆ زۆر پرۆفشناڵ لە بواری بەک باونتی و سایبر سکیوریتی زۆر بەکاردی ئێتیکال هاکینگ بەتایبەتی و بەتایبەتی بابەتی سەرەکی وێب vulnerability scan ینی دۆزی سکانکردنی ینی پشکنینی وێبسایت دەکا ئەگەر لاوازیتا بوو پێ دەڵێت. و دووەمیشیان ویشارکە باشە وێ شارک چیە؟ وی شارک لە بابەتی نتوۆرکە و سکانی تەواوی ترافیکی نتوۆرکینگ دەکا. ئیتر ئەمە لە بابەتی نتوۆرکینگ زیاتر ئەو کەسانی کەوا لەباری سکیوریتی نتوۆرکینگ زیاتر کار دەکەن دەتوانی ویشارێک بەکاربێنی و تا حدێک دەتانی لە ڕووی هاکینگەوە چەند کارێکیش پێ بکەی بەتایبەتی لە کاتی تەلەفۆندا دەتانی ئایپی لۆکەشنی کەسەکە بەرئی بەرامبەر وەرگری. ئینشاڵڵا من وا دامنەوە ئینشاڵڵا کورسەکەدا ئەم ڤیدیۆش زیاد دەکەم کەوا چۆن بە یەک تەلەفۆن کە لۆ کەسی بەرامبەرکەم بتوانم ئایپی ئەدرێسەکەی وەرگرم. و سێم توول کە زۆر گرینگە ئسکۆل ماپە. ئسکۆل ماپ چیە؟ بۆم توولێکە ئۆپن سۆرسیانی بە خۆڕاییە لە گێتەپ هەیە من لە کورسەکەدا ئەو توڵشم باس کردووە بوون لە بابەتی هاکردنی سایتە باشە بووم لە سایتێک دێنی سکانی دەکە ئەگەر لاوازی SQL ئینجینێشنی هەبوو SQL ئینجینێشن ئەوە پێ دەڵێت تو دەتانی سایتەکە هاک بکەی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەتانی بۆ هاکردنی وێبسایت کە ئەگەر لاوازی SQL ئینجینێشنی هەبوو SQL ماپ بەکاربێنە. و هایدرا بووم لە توڵێکە لە بابەتی بروت و فۆرس بەکاردێ بابەتی بووم لە کراکردنی پازۆر بەتایبەتی بووم بۆ فەیسبوک و ئینستا و بابەتانە کراکردنی پازۆردی فایل بووم لە فایلێکە تێ پازۆری لە سەرەتانی بە هایدرا فایلەکە پازۆردەکەی هاک بکەیت. و سێم توڵ کە پێی دەڵێن هاکر سێرچ ئینجینینگ شۆدان یەکە لە سێرچ ئینجینەکان بوونە بۆ گەڕانیان یەسەمە بوونە گوگڵمانەیە برایڤمانی بۆ گەڕانی ئاسایی بەڵام هاکەرەکان شۆدان بەکاردێنم بۆ ئەوەی کەوە بتوانن لاوازی لە بوومە جیاز بزۆزنەوە سایت وێبسایتی فۆرمی هەیە شۆدانی لە گوگڵ دەنووسی و چەند حاڵەتی گرینگە من ئینشاڵڵا نانی ناتان میکوانم چەند بابەتێک هەیە باسیکەم و چکە هاکەرەکەم بۆ بەزتی بۆ کارخراوە بەکاردێنن بەڵام ئەلێکوانە ویستم لە باندی باسیکەم کەوا تێبگەن ئیتر ئەمەش وەکو بابەتی هاکینگ بەکاردی باشە. یەکی لە تووڵەکانی ترکە بەکاردی بۆ هاکردنی موبایل و کۆمپیوتەر و بابەتی بووم لە هاکردنی سێڤەر و چەند بابەتیکە مێتاسپلۆیتە ئەوە یەکە لە ئێکسپلۆیتکردنی ینی ئەو بابەتانی دیڤایسانە بەزدی ینی بخۆی بەربەرە ڤێژنیشی بەرز دەبێتەوە دەتانی بوومە موبایلی پێ هاک بکەی موبایلی ئەندرویدە هواوی و بابەتانتانی ئایفۆنی پێ هاک بکەیت دەتانی کۆمپیوتەری پێ هاکەی دەتانی لاوازی لە سایت و بابەتان لە زۆر بابەت بەکاردێ بەڵام ئەو بابەتان کە زۆر گرینگە بۆ بابەتانە بەکاردێ.
و یەکێ لە خاڵەکانی تر ئسکۆل ماپە ئسکۆل ماپ چێ ئسکۆل ماپ یەکە لە تووڵەکان لە لینوکسدا هەیە ئۆپن سۆرسە ینی بە خۆڕاییە 100% بە خۆڕاییە ئەمە بەکاردێ بۆ سکانکردنی پۆرت باشە ینی بووم نێسەمان لە بەشی نێدۆرتن بە تایبەتی بەکاردێ تۆ دەتوانیت بەخۆی مەبەستی چەند مەبەستیشی بۆ منە ئێنماپ بۆ منە دۆزینەوەی ئامێرەکان بۆ منە کام کۆمپیوتەر یاخود لە کامە ئامێر ئەو پۆرتەکرایتەوە یاخود لەسەر چەند ئامێر ئەو تۆڕە ینی پەیوەست کراوە بەو ئامێرانە یاخود سکانکردنی پۆرتەکان بۆ منە کام پۆرت کراوەیە لەسەر کامە سێڤەر چ خزمەتگوزارێک چ ئامێرە کار دەکا یاخود ناسینەوەی خزمەتگوزاریەکان بۆ نمونە ئەومای ئیسکوێڵە SSH ئەوە SSH ئەوان لە سەکامەیان کار دەکات یاخود چ ڤێرژنێکە و هەروە ناسینەوەی سیستەمەکان بەکاردێت ینی بابەتی زۆر ینی سکان کرد بە تایبەتی بۆ سکانکردنی پۆرت و بابەتانە ئیشاڵە منش وام داناوە ئەوانش بە کەم کەمە باز دەکەم لە کۆرسەکەمدا ئیشاڵە و کاڵینۆکەس ئۆپرێت سیستەمە تایبەتە بە بابەتی ئێتیکال هاکینگ و سایبەر سیکیوریتی نزیکەی وە هەروە ژمارەی تووڵەکانی لینۆکە زیاترە لە 600 بۆم لە توول و ئامراز و بابەتانە و زیاتر لە بوومە 50 ئامرازی بە ئامادەکراوی کاتێکە ئەوەکەی ئینستال دەکەی بوومە سیستەمەکە ئینستال دەکەی 50 توول و ئامرازی بە خۆڕای پێدات و تۆ دەتوانانی ئەوەکانی تر بەکاربێنی و چەند بابەتێکی بوومە بابەتی کۆکردنەوەی زانیاری زیاتر لە 50 ئەوە بوونە ئامرازی تێدەیە و vulnerability analysis زیاتریان شیکردنەوەی لاوازیەکان چل ئامرازی تر بۆ بابەتانە وایرلێس و ئەتاک بوومە بۆ هاکردنی وایفای سی ئامرازی تێدەیە وێب سکیوریتیەکە زیاتر لە 50 ئامرازی تێدای تر بۆ بابەتانە ینی زیاتر لە 600 ئامرازی تێدایە یەکی لە ئامرازەکانی ترمانەیە کە جۆن ئەنریپەرە جۆن ئەنریپەر چیە بە تایبەتی بۆ بەکاردی بۆ هاکردن یاخود شکاندنی پازۆرد مەبەستی ئەمە چیە مەبەستە چیە بووم نەتاقینەوەی بەهێزی پازۆردەکە ئایا بووم دەی ئەو پازۆردە چەند بەهێزە تا چەند کاتی پێدەوی کاتە پازۆردەکەی دەشوێنی یاخود بەچەند بوومە بۆ هاکردنی پازۆردی فایل بەکاردێ یاخود پشکنینی ئەمنی سیستەم بۆسکان بوومە شارەزانی ئاسایش ئەلکترۆنی بەتایبەتی بەکاری دێنن ئیتر بابەتی زۆرە بوومە بۆ پازۆردشکانی وایفای نەبوو برن پازۆردی فایلە پازۆردی تەحەدەک برم سۆشال میدیاکانە بەکاردی تر بابەتی زۆرە بۆ زۆر بابەت بەکاردی و یەکی لە دانێکی ترمان هەیە پێدەێ مالتیگۆ چیە مالتیگۆ یەکە لە ئۆسێت تووڵەکان بەکاردی بۆ بەدەستێنانی زانیاری لە سەکەستی بەنابەر نمونە تۆ دەتوێت لەسەر کۆمپانیەک زانیاری بزانیتەنە ناوی ئەو کۆمپانیایە دەنووسی ئیتر بۆ شێوازە گشت معلوماتی ئەو کۆمپانیا دەداتێت و زانیاری زیاتر داتی بووم لەسەر ژمارە تەلەفۆن ئۆسێن دەکەی بووم کەسێک هەڕەشە لێ دەکا لەسەر IP ئەدرێسەکەی لەسەر لۆکەشنەکە ئیتر بۆ بابەتەتانی کەسی بەرامبەر بدۆزیەوە بە تایبەتی بۆوانی کە لەباری سایبەر سکیوریتی و زۆر سوودی هەیە دەتوانن بەکاری بێنن زەمات یەکی لە تووڵەکانی تر ئۆتۆسپەی بەکاردێت بۆ یەکی لە تووڵەکان کە هاتای سەزامەتە هیچ کەسێک بزانی و بابەتە بەکاردێ بۆ گەڕانەوەی داتا و زانیاری یعنی تۆ ئایا زانی تۆکە لەناو کاڵینۆکەس تۆڵەکەیە بتوانانی داتا و زانیاری کۆمپیوتەرەکەی بڕێنەوە نمونەی سادا ئەوانە بە تایبەتی لە دەستگایەکان بەکاردی دەستگای ئاسایش و پۆلیس و دەستگای ئیستەخبارەتەکان بە تایبەتی بەکاردی نمونە تاوانبارێک چۆڕاست کۆمپیوتەرەکەی فۆرمات کردیە بۆی کەوە ئەو تاوانبارەکە ینی ئاسایش و خۆ پۆلیس زانیاری بەدەست نەگا بەڵام ئەگەر ئەو تۆڵی بەکاربێنی باشە دەتوانی فایلە سراوەکان وێنە و ڤیددیو شاراوەکان نامە چاتەکان یاخود مێژووی ئەتەرنێت و پازۆرد و شوێنەوارە ئەوە دیجیتالیەکان گشتی ڕیکۆڤەرکانی بگەڕێنەوە بۆچی بەکاردی بە تایبەتی لێکۆڵنەوەی تاوان چارەسەری داتە بووم نەدەزاریە هاردیسکەکە تێکچووە یاخود فایلە گرنگەکان سراوەتەوە دەتوانی بەو ئۆتۆسپی
سپای ئۆتۆ سپای بوون بیگەڕنیوە یاخود دەتوانی کۆمپانیایەک هاکرا یاخود دەتوانی ئایا بزانە هێرشی کراوەتە سەر و بۆ بابەتانە بۆ شێوازانە دەتوانی گشت داتا و زانێرەکان بگەڕێنیەوە یاخود بووم لە کۆمپانیایەک ئێچئارانی بەڕوویبەری بەشەکە گومان لە نیشاندانی نێنی بوومە کۆمپانیاکە بوومە دۆزینی و ئیمێلی فایلەکان نمونە بزانانی ئایا هاکراوە یاخود جاری وایە ڕۆنسومێر لە کۆمپیوتەرەکەت لە کۆمپیوتەرەکەت قفرەکە بەو شێوازە دەتوانی گشت داتا و زانێرەکانت بگەڕێنتەوە و ئیتر خەمی داتا و زانێرەکانت نەبێ و بابەتە شکمانەیە کە پێدرێن ئایکراک ئەو ئایکراکە بۆ چ بەکاردی بۆ هاکردنی وایفای بۆ کوردی کرمانجێک هەر ئەوەندەیە دەتوانی بووم لە وایفایەکە شتێکە و بابەتانە بۆ بتانی وایفایەک هاکەین جا بوومە دوو جۆرمانی فایلێک دانی خودی فایلەکەی نەناوە و بخۆت دەتوانین پازوەرد دروستکەین فایلێک ئەوە بوونە وایفایەک دەستنیشان دەکەیت و کراش پازوەردەکەی دەکات و زۆر بەخێران لەوانی بە دقیق 2 دقا پازۆردی ئەگەر زۆر گیران نەبی پازۆردەکە بشوێنی جەماعەت هیوادارم ئەم ڤیدیۆ بەدڵی ئێوە بووبی بەجددی بەجدیانی ئەو ڤیدیۆیە هیوادارم ئەو ڤیدیۆ بتەختەوە چونکە بەجددی زۆر بە سادەی باسی گشت نزیکە چەندە 3 توولی لینۆکسم کردووە کەەوە ئەوانەی کە دێنە نەبواری سایبرسکیوریتی شارەزابن و ئەگەر دەشتەوێ بەشداری کۆرسەکەمان بکەی وە گشت ئەو تووڵانی کرد لە ناوی کوانە زۆربەی تووڵەکانمان بەکاری ناو لینۆکس لە کۆرسەکەمان بەشداری کۆرسەکەمان بکات و ئینشاڵڵا زیاتریش فێر دەبێت لەگەڵێمە هیوادارم بەدڵتان بێت و تاکو ڤیدیۆکە تر خواتان لەگەڵ